جبوی پێگەهاندنا کادرێکی ئەکتیڤ و تژی زانیاری و خودان هوشیاریەکە بلند ناوەندا ڕێکخراوین دیموکراتی لە ئاکرێ بە ئەفکاری دگەل بوردێ ناوەندا پێگەهاندنا کادران خولێک بوو کادرên ئاکرێ و بەردەڕەش بەکردن li Baragayê nawenda Akrê bi berheviya nûênerê malbanda Duhok û berpirsên rêxerawên dîmokratî li Başêrê Duhokê û nawenda rêxerawên dîmokratî û komîtên Sinûrê Akrê xula şehîd Eşqî Sûçî bi 75 kadirên Sinûrê Akrê û berdereş hate vekirin. مەبەستا ئەمە پەرەپێدانە هوشیاریە کادرایە لڤێرێ و ئەمژی نەفقەت لڤێرێ ئەو مەبەست و ئەو نیاز هەیک و دەورە تەسقیفی و هوشیاری و تەطویرە هوشیاری بکەینە بە لڤێرێ و لە هەمی جهەیەکی ئەم نیازمەندین و ئەو دەوراتە چێکەین. Kadirên pişikdarê xula şehîd Eşqî bûyîn wiha dibêjin ke wan li vî Sinûrî pêtîvî bi xulên bi vî awayî heye û dixwazin ev xule berdewam bin. دەستخۆشیان لێ دەگەن ئەو خولێکی زۆر چاکە بۆ بە تایبەتی بۆمە قەزای بەردەڕەش و ئاکرێ ئەوانە خولێکی باشە لەبەر ئەو کادریان زۆر کادیرمان هەیە لەوانەیە تا حدەچی نازانی یەکێتی نیشتمانی لە ساڵێک دامەزرایە چ ئاسا چۆن دامەزرایە چۆن نەکراویدی و کاتی خۆی 75 زۆر کەسێ خەڵک دەڵێ ئاش بەتاڵ کرا ئاش بەتاڵەکە لە سەرچی کرایە دێ ئەف دەورێت نوکەڤە بین بوان کادرا بوان شەبابا ئەم حەسکن هەوڵ و کارەکە زێدە بیت نەڤە ئەوە هێشک و کێمە ئەم حەسکن هێشک و دەورە هەبن بوو شەباب چەنگی شەباب ئەغلبەت بەرەخدانە ڕێکخراوە ما ڕێکخراوە بۆ جیهاتت معنی و بۆ جیهاتت هەموو شتی و ئەم حەسکن هەموو دعمەکە هەموو شتی بێتەکردن بۆ یەکەتی هەم کومیتا و هەم سنتەرە و هەم وەکی دعمە شەبابە و بێتەکردن ئەوە ماوەکری ئەوڕۆ ئەم سەر بلندین پێ هێندێ ڕاستی ئەم ئەوروکە بەشداری خولێ بین ئەوە خۆڵەکە گەلەکە باشە بۆ شیارکردنەوە کادرا خۆڵە پێگەاندنی کادران ڕاستی مامۆستایەت باشێت هاتە مامۆستایەت زانکۆێنە مە پێ باشە ئەو خۆڵە زیاتر بینەوەیکردن بۆ ئەوەی زیاتر کادر وشیار ببیتەوە و ئەویش ینی خەڵکێکی زیاتر مێژووە یەکێتی نیشتیمانی کوردستان مێژووە گەلی کورد شۆڕش کورد گەلێ مە بێتە هشیارکردنەوە. Êketiya Niştimaniya Kurdistanê wek hêzeka siyasî kadirekê genc û xudanşiyan li xwe digirît û pêtîvî bi bihêzkirina kadirên xwe heye û berdewam nîkirneva zanyariyên wan. İsmail Saîd, Kanalê Badînan Sat, Akrê.